بەنسبەت ئەم هەنگاوانەی کەنراوە بۆ مەسەلەی ژن بێگومان لە هەر قۆناغێکا پێویستی بە شێوازێکی تازەیە لە کارکردن تا ئێستا ئەوەی کە کراوە ڕەنگە لە ئاسی تمۆحی ئێمە نەبووە وەکو پێویست نەبووە بەڵام ئەگەر بین بەراوردیکەین لەگەڵ عێراق لەگەڵ هەندێک ناوچەی ترا ئێرە دەستکەوتی زۆر باشی هەبووە بۆ پرسەکانی ژن و چ لە ڕووی یاساوە چ لە ڕووی ئەم مؤسساتانەی کە دروست بووە بەڕێوەبەرایەتی توندوتیژیە و بەڵام کێشەکە لەوایە تاکو ئێستا ئەم مؤسسانە نەیانتوانیوە تەواوکەری یەکتری بن لەبەرەوەی لە ئەساسا استراتیژێکی گشتگیر نەبووە بۆ مەسەلەی ژن واتە ئەم بابەتە پێویستی بە بڕیارێکی سیاسیە پێویستی بە ئیرادەیەکی سیاسیە پێویستی بە دەعمێکە لەلایەن سەرکردەی سیاسیەوە یا حزبێکی سیاسی کە بە هەموو قەناعەتیەوە تەبەنی قەزەی ژن بکە کە تا ئێستا بەداخەوە نا دوو حزبە سەرەکیەکەی کوردستان نە ئۆپۆزیسیۆن نە هیچ لایەنێک نەیتوانی وەکو پێویست تەبەنی ئەم قەزەیە بکە وەکو قەزەیەکی ئیجتیماعی سیاسی کە پەیوەندی بە ژیانی هەموو تاکێکی کۆمەڵگاوەیە چکە تۆ بەدەر لە کێژەی توندوتیژی کێشەی نایەکسانی جەندەریت هەیە کە لەسەر بنەمای جیاوازی جۆرە کۆمەڵایەتیەکە ئەکرێەوە تا ئێستا تۆ لەبەرەوەی باجی ئەوەی کە ژنی لەم کۆمەڵگایە ئەمە بەڕاستی پێویستی بە سیاسەتی حکوومەتە پێویستی بە دەعمێکی جدی حکوومەتە و پەرلەمانی کوردستانە تاکو ێستا بزانم ئەو لیژنەیە کانسڵ کرایەوە گەسا قسەیەکی وا هەیە کە دیسانەوە جارێکی دەست پێکاتەوە ئەمەش دەرات لەوە کە تاکو ئێستا پەرلەمانیش وەکو بابەتێکی جدی ئەم قەزەی نەگرتۆتە ئەستەوە ئەنجومەنی خانمانی جارێکی تر وەکو هەر موئەسەسەیەکی تری ژنان قوربانی ئەم جۆرە عەقڵەتەیە کە ناتوانن وەکو پێویست گرنگی بەم موئەسەسانە بن ناتوانن سیاسەتێکی گشتگیریان هەبێ داڕۆچێتە ناو هەموو بەشەکانی حکوومەت واتە تا کاتێ تۆ پلانێک دائەنەی بۆ مەسەلەی ژن پلانێک دائەنەی بۆ مەسەلەی تواناسازی ژنان بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئەمە پەیوەندی بە هەموو وەزارەتێکەوەیە ڕەنگە بۆردێک ڕەنگە جیهەتێک بتوانێت استراتیژ دابڕێژەیە بەڵام ئەمە پێویستی بە قووەتی تەنفیزە ئەمە پێویستی بە دەعمی مادیە بە دەعمی معنەویە بە هەمانگە لەگەڵ ڕێکخراوەکانە ناکرێ هەر موئەسەسەیەک لە شوێنی خۆیەوە بە تەنیا کار لەسەر ئەم پرسە بکە ڕێکخراوەکانی ژنان حەلەقەی وەسڵن لە نێوان کۆمەڵگا و لە نێوان حکوومەتە ئەوان دەتوانن کێشەکان بگێنن بەڵام ڕێکخراوەکانی ژنان حکوومەت نین واتە ئەو دەسەڵاتی کە لای حکوومەتە لای ڕێکخراوی ژنان نییە بۆ نمونە من ئیسعافم و نەژدەم نییە بچم خەڵک بگرم کاتێک کە خەڵکەڵێ بڕۆ کاکە ئەم ژنە کوژرا ئەم ژنەکە کوژرا ئەمە کاری حکوومەتە بەداداچوونی بۆ بکە کاری منە کە متابعی بکەم کەمپینی بۆ بکەم ئەدڤۆکەسی بۆ بکەم وشاری کەمەوە بەڵام ئەوەی تری ئیجراعاتەکانی کە ئەمە ئیشی حکوومەتە کە بێ بەجددی بیکە بۆیە زۆر جار کاتێک کە موئەسەسەیەک ئەبینی کە پەیوەندی بە مەسەلەی ژنەوە هەیە هەموو چاوەکان لەسەریەتی ئەیانەوە زوعفەکەی ببینین لە کاتێکە هەموو موئەسەساتەکانی تر زوعفیان هەیە هەموو موئەسەساتەکانی تر کەم و کورتیان هەیە پەرلەمانتار هەیە ژنە هەموو چاوەکان لەسەر ئەوە بەڵام لە کاتێکە پیاو هەیە لە ناو پەرلەمانە چوار کەلیمە قسەی نەکردو لە ماوەی 4 ساڵە بۆچی چاویان لە ئەنجومەنی خانمانە بۆ چاویان لە موئەسەساتی تر نییە با بڵێن ئەنجومەنی خانمان کەم و کورتیە بەڕێوەبەرایەتی توندوتیژیەتی خەتای کێیە تۆ ئەگەر کێشە لەگەڵ شەخصەکانی شەیە خۆ شەخصیش قابلی گۆڕانە بەڵام موئەسەسەکە تۆ ئەتوانی بەهێزترکەی تۆ ئەتوانی تۆ ئەگەر پلانت هەبێ ئەگەر تۆ فعلەن بەجددیەوە باوەڕێ بەم قەزەیە بێت تۆ ئەتوانی گۆڕانکاری لە هەموو سێکتەرێکا بکەیت چکە تۆ حکوومەتی بۆیە بەڕای من ئەمە کاری هەمومانە کاتێک کە هەر شتێکدا دەندرێ استراتیژدا دەندرێ هەر پلانێکدا دەندرێ ئەبێ هەمووی تێدا بەشدار بێت کە تۆ ئەگەر بێوەکو حکوومەتیش بە جیاکاری لەسەر بکەی بەبێ ڕێکخراوەکان ناتوانانی کارەکان بکەی بەبێ میدیا ناتوانانی بکەی هەمووی تەواوکەری یەکتریە لە پاکێجێکی گەورەیە کە ئەبێ زۆر بە قوڵی دراسە بکرێ ئیشی لەسەر بکرێ مەسەلەی توندوتیژی بۆ نمونە ئێستا ئەمڕۆ کە هەڵمەتی بەرەنگاربوونەوەکە ئێمە تەنها تەرکیزمان لەسەر ئامارە مەسەڵەن ئەڵێن هەڵکشاوە داکشاوە هەڵکشاوە ئەمە لە قۆناغێکە بەڕێوەبەرایەتی توندوتیژی گرنگ بووە بەڵام ئێستا ئەبێ بین جۆری ئامارەکان تەحلیلی ئامارەکان ئایا ئەم کەیسانەی کە دووبارە ئەبنەوە هۆکارەکەی چییە؟ ئێمە پێویستمان بە شرۆڤەکردنی ئەمەیە بە تەحلیلی ئەمەیە پێویستمان بە بانکی زانیاریە پێویستمان بە کۆکردنەوەی ئەم مەعلوماتانەیە پێویستمان بە ئەنەلایزکردنی مەعلوماتانەیە ئەمڕۆ تۆ سەردەمی داتایە ژمارەیە ئێمە بێ هەموو ئەمانە لەبەرچاو بگرین تاکو ئێستا ئەم بەڕێوەبەرایەتیانە هەمووی کەماسیان هەیە لەم بوارە بۆیە بەڕاستی بێجگەلەوە کە حرەکەی ژنانیش تاکو ئێستا ئەم بزوتنەوەی کە هەیە یەکگرتو نییە ڕێکخراو نییە
تاکو ئێستا مشتتە یعنی هەریەکەی دابش کراوە بەسەر بەرەیەکە ڕۆیای وازەح نییە کە ئەمەش خەلەلێکی ترە کە ئەبێ جارێکی کە ئەمانە ئەبدەیتی پلانەکەی خۆیان بکەنەوە بزانن استراتیژیان چێ بۆ داهاتوو. من ئەمە بڵێم بەداخەوە لەو لە نەبوونی ئەو کۆدەنگەی کە لە نێوان ڕێکخراوەکان هەیە لەگەڵ دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی یاسادانان و هەموو دامەزراوەکان هەیە لە بەرەوەی کە تۆ بە بەردەوام ڕەخنێکی زۆرت ڕوبەڕوو ئەبێتەوە لەوەی کە دامەزراوەی زۆر هەیە ڕێکخراوی زۆر هەیە بەڵام ئەوان لەوە تێناگەن کە بەداخەوە هیچ هەماهەنگیەکی تون و تۆڵ و یەکدەنگی نییە لەسەر پرسەکانی تون و تیژی لە هەرێمی کوردستان تا ئێستا پرسی تون و تیژی دش بە ژنان هیچ کۆبوونەوەیەکی نایاسایی گەورە و فراوانی ڕێک نەخستووە بەداخەوە کە ئەمە یەکێکە لەو دۆخانەی کە دۆزی ژنی بەرەو دواوە بردووە زۆر گرنگە لە سەروەوە ئەو کارە ینی ئەم کۆدەنگە دروست بکرێت لە بەرەوەی کە تۆ لە وڵاتێکی زۆر جار چەنە فشار هەبێ لە خوار و چەنە کاریگەری دروست بکرێ بەقەت ئەوە نییە کە دەسەڵاتەکانی سەروە و ڕایگشتی بجوڵێن و کارە سەرەوە پرسە بکەن بەداخەوەیسە دۆخەکە من نامێ بە دیدێکی ڕەشبینانە قسە بکەم بەڵام حاڵەتەکانی تون و تیژی حاڵەتی زۆر مەترسیدارتر هەن لە ڕابردوو کە ڕەنە لە ڕابردوو ئەم جۆرە تۆمار نەکرابێ بە تایبەتی بەرزبوونەوەی حاڵەتەکانی دەستدرێژی سێکسی یەکێکە لەو خاڵانەی کە پرسی ئاسایشی کۆمەڵایەتی خستۆتە مەترسێکی زۆر گەورەوە بەڵام بەداخەوە زۆر جار نەک ئەوەی کە گوێ بۆ کەیسەکە نابرێ بەڵکو هەوڵی بێدەنگکردنی بەشێک لەو کەیسانەش ئەدرێ.